ژیانی منداڵان ژیانێکی جیاوازە بۆیە پێویستە ئەو بابەتانەی کە بۆ منداڵانیش دەنووسێن بابەتێک بنەوەی کە ژیانی منداڵی بگرێتەوە بۆیە گرنگە ئەو تێکستانەی کە بۆ منداڵان بەکاردەهێنێت بزانێت بە چ شێوازێک بەکار ئەهێنێت و لەگەڵ ئەوەشا گرنگە لەوەی کەمە هەمیشەڵێن زمانی دای گرنگی خۆی هەیە کەمە مناڵەکانمان یەکەم زمان کە فێری بێت زمانی دایکێتی بەباشی لە پاشاندا زمانەکانی دیکەیە کە فێری بێت بەڵام گرنگە ئەم چیرۆکانە وەربگردرێنە سەر زمانی دیکەش بۆ ئەوەی منداڵان بتوان لە پاش زمانی دایک بە زمانەکانی دیکەش چیرۆکەکان بخوێنەوە هەر بۆیە ئێمە لە تەوەریەکەماندا میوانداریمان کردووە لە بەڕێز مامۆستا محەممەد ساڵح بەرزنجی نووسەر و ڕۆژنامەنووس کە کتێبێکی تایبەتی بە 4 زمانی تایبەت چیرۆکی سمسم پێشکەشی بە منداڵان کردووە ئەمانەوێت باسێک لە کتێبەکە و هەروە باسێک لە گرنگی چیرۆک بۆ منداڵان و وەرگێڕانیان بۆ سەر زمانەکانی دیکە بکەین مامۆستا سڵاو لێبێت و بەخێر بێت سەر چۆمان مامۆستا بەخێر بێت سڵاو سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو کەناڵی پەقەتپاڵی چیای ئەزمڕ و گۆیژەوەیە ئەو کەناڵی شارەکەم شاری سلێمانی کورسات زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئامادەبوون لە پرۆگرامی کورسات مەگەزین سەرتا بە کتێبی چیرۆکێک بۆ منداڵان چیرۆکی سمسم پێمان بڵێیت ئەم باس لە چی ئەکات سمسم چیرۆکێکە بەڕاستی 100% بۆ شاهۆی کوڕەزام و مناڵەکانی ترمانم نووسیوە بێگومان لە نووسینی ئەم چیرۆکەدا مەبەستم ئەوە بووە کە خانەوادەکان هەمیشە باری ڕۆژانەیان خۆش بێ لەگەڵ یەکتریان خۆش بێ کۆ ببنەوە پەردەوازە نەبن بۆیە ئەو کۆمەڵە مناڵی کە هەر هەمویان کەسی منن کۆم کردوونەتەوە لەوەیە کە ئەچنە سوپەرمارکێتێکەوە لەوێ ئەیانەوێ دیارەک بۆ سمسم بکڕن سمسم ئەو باڵندەی کوڕەکەمە ئەڵێن دیارەکی بۆ ئەکڕین و ئەیکەین بە سۆپرایز بۆ ئاسۆ کۆ ئەبنەوە دوایەڵێ ئەی بۆ بە نەنکیشمان نەڵێین با ئەویش بێت لە ئەنجامە هەمویان کۆ ئەبنەوە ئەم کۆبوونە خۆی لە خۆیدا پتەوکردنی نێوان خێزانەکانە بە خەڵکەڵێن دەبێ ئێمە پتە بین پەردەوازە نەبین لە ناو یەکتریە ئەوجا دوایی بە ئاسۆڵێن ئادەی سمسممان بۆ دەربێنە لە قەفەسەکەیە و مەدالیاکە کە برێتیە لە مەدالیایەکی زیوین ئەیکەنە ملی ئاسۆش بە سمسمەڵێ ئادەی سپاسیان بکە ئەویژەڵێ سپاسانەکەم لێرەدا خۆشەویستی باڵندە و خۆشەویستی ئاژەڵ زەروریە بۆ ئێمەی مرۆڤ چونکە ئەوانیش بەشێکن لە ژینگە ئەگەر ئەوان نەبن بێگومان ژینگە وەکو ئێستا نابێ یعنی لاسەنگیەک دروست دەکا بوونی باڵندە لە ژیانی مرۆڤە زۆر سوودی هەیە ئێوە ئەزانن پێویست ناکە لێرەیە باسی ئەوە بکەین ئەینجا هاتم چیرۆکەکە کە بە کوردی نووسیم کردم بە عەرەبیش عەرەبی و لە زمانی شیرینی کوردی بە عەرەبیش بڵاوت کردوێتەوە پاشان وەرگێڕاوەتە سەر زمانی ئینگلیزی و زمانی سویدی ئەوجا کچەزایەکم لە کەناڵەش دۆک ئێوە میدیاکارە زۆر بە قووەتە لە ئینگلیزیە دام بۆ ئەویش کردی بە ئینگلیزی و هەر لە سوید هاوڕێیەکم دکتۆر موعەیەد کوڕی ئەم پیاوە لەگەڵ کچەکەیە کردیان بە سویدی و ڕەواجی خۆی هەبوو کتێبەکە لە کتێبخانەی مالمۆیە پێشکەش کرا بە خوێنەران دەستخۆش مامۆستا ساعتە چۆن گرنگە جگەل لە ئەو کتێبانی کە تایبەتە بە منداڵان هەر کتێبێکی تر کە نووسەرەکەی کورد بێت بە زمانی شیرینی کوردی بڵاو بکرێتەوە وەربگێڕێتە سەر زمانی تریش وەرگێڕان هونەرێکی جوانە سوودی زۆرە ئەگەر وەرگێڕان نەبوایە ئێمە
هەموو شاکارە جیهانیەکانمان نەمانەتوانی بزانین چیان نووسیوە و چیان کردووە ئەوە بەهۆی وەرگێڕانەوە بووە بۆیە وەرگێڕان گرنگی تایبەتی خۆی هەیە و من زۆر جار ئەمەم دووپات کردوتەوە دەبێ دەستگایەکی تایبەت لە وەزارەتی ڕۆشنبیریە لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی گشتی هەبێ بۆ گۆڕین بۆ تەرجەمە و بێت هەرچی شاکاری کوردی گەورە هەیە بیکا بە زمانەکانی تر و بە پێچەوانەوە لە زمانەکانی تریشەوە شاکارە جیهانیەکان بکەن بە کوردی ئەوە گرنگی گۆڕی باشە مامۆستا هەر لە گفتوگۆکەمە بەردەوام بین ڤیاب یەکێکی تر لە کتێبەکانە لە چاپکردنە ئێستا لە بەردەستمانە نییە باسێکی ناوەڕۆکی و کتێبەمان بۆ کرد ئێستا لەژێر چاپایە ڤیاب چوار چیرۆکی مامۆستایی گەورەمان حسێن عارفە کە ئەتوانم بڵێم ڕۆمان نووسێکی کوردی گەورەیە و چیرۆک نووسێکی ناودارە لە شەستەکانەوە مامۆستا حسێن عارف ئەنووسێ بەداخەوە ئێستا باری تەندروستی تەواو نییە لەم ڕۆژانەیە چوومە خزمەتی هەر لەوە بوو نەشم ناسێتەوە تەمەن و ئەوە ئەم چیرۆکانی مامۆستا کاتی خۆی زۆر گرنگ بوو زۆری لەسەر نووسرا کرا بە شانۆیی و ئەدڤیاب واتە گورگەکان لە رووسیا برای ئازیزم خوشکی شیرین کراوە بە فلیم مەهدی ئومێد دەرهێنەر و هەر هینیش بووە کارێکتەریش بووە لەوەیە و ئیتر بەهۆی ئەوەوە بە هەموو جیهانا بڵاو بووە ئەدڤیاب ئەم کتێبە وەکو کتێب لە ساڵی 1984 بڵاو بووە ئێستا نەماوە لە بازاڕە من کە سەرقاڵ بووم بە کۆکردنەوەی ماوەدەکانی گۆڤاری ڕۆژی کوردستانەوە کە هەر خۆشم بەڕێوەبەری نووسینی بووم هەندێشتم هاتە بەرچاو بە پێویستم زانی ئەوانە بژێنمەوە دووبارە چی بۆ ئەو شتانە وای لە تۆ کرد کە دووبارە ئەم کتێبە چاپێتەوە یەکێک لەو شتانە چیرۆکێکی درێژی دکتۆر معرف خەزنەدار بوو ئەدومیە واتە بوو کە شوشە ئەوە باسم لێ کردووە لە شوێنانی ترەوە بەس دێمە سەر ئەدڤیاب بۆ ئەوەی نووسەری برای عەرەبمان کە ئێمە لە وڵاتی عێراقا ئاژین و پەیوەندی ڕاستە خۆمان هەیە لەگەڵ برا عەرەبەکانمانە و من خۆم ئەندامی نووسەرانی عێراقم بە پێویستم زانی جیلی نووسەرانی ئەم سەردەمەی عەرەب ئاگاداری ئەدەبی ڕاستەقینەی کورد بن لە پێش ئێستاشدا نەکاری ئێستا بۆیە هاتم ئەو کتێبەم سەر لە نوێ نووسیەوە و پێشێکێکم بۆ نووسی و ئێستا حاڵی حازر لەژێر چاپایە زۆر باشە کاتێک کە وەکو نووسەرێکە کتێبێک ئەنووسی بۆ منداڵان یاخود بابەتەکانی دیکە بێت پێویستە لەوەی ئەو کتێبێک کە بۆ منداڵان ئەنووسرێت زمانێکی سادە و ساکار بێت بتوانێت کاتێک کە مناڵێک ئەیخوێنێتەوە بەباشی لە وشەکان تێبگات بێگومان و نەکەر ئەمەش پێویستە تۆ کە بۆ مناڵ ئەنووسی من یەکەم کتێبم لە کۆی چل کتێب کۆمەڵە چیرۆکێک بوو بۆ مناڵان دوای ئەوە کۆمەڵە چیرۆکی ترم نووسیوە مناڵ ئاستی هەیە ئاستی مەسەلەن لە ئێستا لە خارج ئێستا من کە ئەمەم نووسیوە کوڕەکەم 7 ساڵە ئەی خوێنێتەوە لەوێ و بۆ هاوڕێ سویدەکانی ئەخوێنێتەوە و باسێکە کەواتە مناڵ لە 7 ساڵیەوە ئەتوانێ شت خوێنێتەوە و شت دووەرگرێ ئەبێ ئێمە ئاگاداری ئەوە بین ئاستی تەمەنی مناڵ چەنە بەو هینە بۆی بنووسین بەڵێ زۆر گرنگە
چیرۆکنووس کە چیرۆکی مناڵانە نووسێ ئاگای لەو خاڵە گرنگە بێ کە بە زمانێکی ساکار و بە زمانێکی شیرین و باویش بدوێ و ئەو شانە بەکاربێنێ کە باون لە کۆمەلگاکەمانە ئەمە زۆر گرنگە. مامۆستا کتێبێکی تر یەکی تر لە بەرهەمەکان ئەم کتێبەی بەردەستی بەڕێستا باسێکی کتێبەکە و ناوەڕۆکی کتێبەکەشمان بۆ بکەیت. بەڵێ ئەم کتێبە برێتیە لە کۆمەڵێ لە نووسینەکانی مامۆستای گەورەم عەبدوستار کازم سوورەمێری کە لە کورد لەدایک بووە، بەڵام ئەم پیاوە وەلێ لە کورد لەدایک بووە هەموو هەر چوار شێوەزارەکەی کوردی وەکو من یعنی وەکو من چونکە من هەمووی نازانم ئەو بە هەر چوار شێوەکە بەباشی زانیوێتی و گۆڕینیشی کردووە لەو زاراوانەوە بۆ عەرەبی و بە پێچەوانەشەوە. لەگەڵ ئەم پیاوەیە زۆر بەیەکەوە ژیاوین، وەک ڕۆژنامەنووس لە ڕۆژنامەی عێراق، وەک کەسێکی ڕۆشنبیر لە کۆمەڵەی ڕۆشنبیری کوردی لە بەغا ئەم جێگری سەرۆک بوو، من سکرتێری کۆمەڵەکە بووم. ئاگاداری گەورەیەکان و زمانزانی ئەم پیاوەم، بۆیە هاتم زۆربەی نووسینەکانیم کۆ کردەوە لە گۆڤار و ڕۆژنامە کۆنەکانە دەرم هێنا وەکو وەفایەک و وەکو دیاریەک لە هاوڕێیەکەوە بۆ هاوڕێکەی لە قوتابیەکەوە بۆ مامۆستاکەی هەستان بە کۆکردنەوەی ئەمانە. ئەم کتێبە دەوری هەژنۆ چیرۆکی کوردی تێدایە، زمانی عەرەبی بەڵێ کە بە کوردی نووسراوە و ئەم پیاوە کردوەتی بە عەرەبی. ئەم کتێبە خۆی پلانەیە لەوەی کە وەربگردێتە سەر زمانی کوردی بۆی خوێنەرە کوردەکانیشمان بێ خۆی ئەم کتێبە لە ئەسڵا بە کوردی نووسراوە، لە ئەسڵا بە کوردی. بەڵێ ئەم کردوونی بە عەرەبی منیش کۆم کردنەوە کردم بەم کتێبە وەکوتم وەک وەفایەک بۆ ئەبوو مەعیەت بانگمانە کرد یا بەمام بانگمانە کرد. دەست خۆش مامۆستا وەرگێڕ ئەرکی قورسە، ئەرکەکەی یەکەم قورسە لەوەی کە ئەبێت ڕاستەقینەی چیرۆکی ئەو کتێبە کە دەستنووسی یەکەمە وەری بگەڕێتە سەر زمانەکەی خۆی، ئەو زمانی کە ئەیەوێت و لە هەمان کادا ئەگەر بۆ نمونە کتێبێک بخرێتە سەر زمانی شیرینی کوردی ئەبێت ڕوونکردنەوەیەکی وا بدرێت کە خوێنەری کوردی لی تێبگات. چۆن ئەم هاوسەنگی ڕابگیرێ؟ خۆی تەرجەمە واتە گۆڕین بە نیسبەت شیعرەوە کە ئەمە زۆر شعری تایە ئەم کتێبە. ئاراگۆن قسەیەکی جوانی هەیە ئەڵێ گۆڕینی شعر خیانەتە، کەواتە قورسە. گۆرانی لوتکەی خۆشمان ئەڵێ گۆڕینی شعر وەکو ئەو فەرشەوایە کە بە دیوی ناوایە ڕایەخی، ئەمە گۆڕینی شعر. بەڵام گۆڕینی چیرۆک وان نییە، وەلێ دەبێ ئەو کەسەی کە دەقێک ئەگۆڕێ لە زمانێکەوە بۆ زمانێکی تر ئەبێ شارەزایی هەبێ لە هەردوو زمانەکە، شارەزایی تەواو. بۆ نمونە ئەم مامۆستایە خۆی مامۆستای زمانی عەرەبی بووە، وەکوتم شێوەزارەکانی کوردی هەمووی زانیوە، یاخود من کە خۆشم هەر وەرجێڕم و تا ئێستا 10 دیوانە شیعری کوردیم کردووە بە عەرەبی، یعنی دەرچووی زانکۆی بەغا کۆلیژی ئەدەبیاتم بەشی عەرەبی و زانستە ئیسلامەکان، یعنی ئەبێ پاشخانێکت هەبێ لە زمانەکانە ئەو جاتوانی بە تەواوی بێ تەرجەمە. بەگشتی دۆخی وەرگێڕان چۆنە ئێستا؟ ئێستا دەوری وەرگێڕان بەڕای من باش نییە، باش نییە. هۆکار چییە؟ هۆکاری ئەوەیە وەکو لە پێشاوتم دەستگایەکی
باشمان نییە بۆ پێداچوونەوە بۆ بکات و بێت کەسانی باش هەڵبژێرن بۆ ئەوەی تەرجەمەی دەقا شاکارە گەورەکانی ئەدەبی کوردی بکەن یاخود بە پێچوانەوە وەکوتم ئەمەش ئەکەوێتە سەر شانی حکومەت بەداخەوە حکومەت لەمەیە کەم تەرخەمە یعنی ئەڵێن بەداخەوە حەز ناکەین حکومەتەکەمان وابێ بریاوە بواە زۆر باشە کاتێک کە کتێبێک ئەنووسرێت تا چەند گرنگە لەوەی کە فلتەرێک هەبێت بۆ ئەوەی بزانین ئەم کتێبە چاهەیە لەگەڵ کۆمەڵگاکەی ئێمە ئەگونجێت و هەروە بۆ ڕاست و دروستی هەندێک لە بابەتەکانیش کاتێک لە کتێبەکاندا ئەنووسێت و ئێمەی خوێنەر خوێنینەوە. پرسیارێکی جوانە جاران من کارمەند بووم لە دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردی لە بەغا کە چەند بڵاوکراوەیەکی دەرەکرد و ساڵانە دەوری 50 بۆ 60 کتێبیشی بڵاوە کردەوە کە ئەهات کتێبێک بڵاو بکاتەوە لیژنەی پێکەهێنا لیژنەکە لە ڕووی زمانەوە لە ڕووی سیاسەتەوە لە ڕووی گەورەی دەقەکەوە لە ڕووی هەڵەی چاپ و زمانەوانیەوە ئەم لیژنەیە 5-6 کەس بوون فۆرمێکیان دانا هەر یەکە ڕای خۆی لەسەر نووسی ئەو جا کتێبێ بڵاو ئەبەوە نەک وەک ئێستا من کتێبێکە نووسم بەیانەی بم بۆم کتێبخانەی گشتی هاکەزایی چاوێکی پیاخشێنن موافقەیە دەن و بۆ سبێنێ بڵاو بێتەوە ئەمە بەڕای من خۆزگە وانە وایە. باشە مامۆستا باسی وەرگێڕان کرد لە پێشترا نەک تەنیا بۆ چیرۆک بۆ بابەتەکانی تر بۆن منە بۆ بابەتی کتێبێکی فەلسەفی پێویستە ئەمایان چۆن وەرگێڕێتە سەر ئەو زمانی کە خۆت ئەتەوێت. بەڵێ وەڵات بەداخەوە من دەبوو کتێبێکی تریشم هەیە تازە چابووە ئەوەم بیر چوو بێنم ئەویش کتێبەکە ناوی عموم الخصوص کتێبێکی قانونی شەرعیە فقهی ئیسلام و قانونە هی برای خۆشەویستم دکتۆر سێ ئەحمەد بەرزنجیە ئەو نووسیوێتی نامەی دکتۆراکەیەتی من هەستاوم کردومە بە کوردی بەڵێ زۆر گرنگە وەرگێڕ ئاگاداری ئەو بابەتان نەبێ کە تەرجەمەیەکا لێی بۆ نمونە وەکو پێم خۆم هەم لە سلێمانیە دەرچووی پەیمانگای مەعهەدی ئیسلامی بووم هەم لە بەغاش دەرچووی کۆلێژی ئادا بەشی زانستە ئیسلامەکان و زمانی عەرەبی بووم هەندێکم دەزانی هەندێکی تریشم لە هاوڕێی خۆشەویستمەوە کە نووسەرێکی گەورەیە مامۆستا دکتۆر محەممەد زەهاوی یعنی هەندێ زاراوە هەبوو نەمەزانی ئەو زۆر یارمەتیام وە پیاچوونەوەی بۆ کرد ئەو جا کتێبەکە بڵاو بووەوە. دەستە خۆش مامۆستاجیان سپاس تێوێ ئاماژی پێ بیت هەر ئەوە ئەڵێم خۆزگە ئەو تێم دووارە کەمەوە خۆزگە حکومەت لە وەزارەتی ڕۆشنبیریە دەستگایەکی گەورە لەسەر ئاستی بەڕێوەرایەتی گشتی بکاتەوە بۆ وەرگێڕان و لە کۆتایشدا سپاسی هەموو ئەو کارمەندە ئازیزانە و ئێوەی بەڕێز و کەناڵەکەکەم کە میوانداری منیان کرد. زۆر سپاس بۆ ئامادەبوونە. سپاس بۆ ئامادەبوونە. دەستە خۆش بێت.